بەڕێزان ئەو خەباتی تەلەفۆنەیە من دەستم پێ کردیان 5 ساڵێک دەبی زیاترە توانیم یعنی ئەو پرسیارانێک کە ڕۆژنامەنووسی کوردی لە باشوور ناوێرن لە بەرپرس بکەن ئەمە لی دەکەم دوو بەبێ ئەوەی زمانی زەبەر فرەدەمە ناو میدیای کوردی بە پێچوانەوە ئەوان جۆرم پێدەن ئەم جوابیان نادەمەوە بیان ئەوە تەقەپات کرایە سێ توانیمانە ئەو بەرپرس تا لە ژیانن نیمچە سزایەک یان شێوەیەک لە دادگایی کردنیان بە تەلەفۆن بکەین وە چ بکەین ینی کام مەسئولمان لە ئەوڕۆپا پێنەگیرێ وەختی خۆی سیمیناریان دەکرد وەختی خۆی دەهاتانە ئەو خەڵک ئێستا نەمان مەجبورین بە تەلەفۆنە بە دەنگەکانمان بچینە ناو ماڵەکانیان و لەوێ پامی خۆمانیان پێڕابگەینێ من پێمانە هەڵەکی گەورەم کرد بێتنیان ئەوەتان دەکرێت بەڵام بەو ئەقلە کلاسی شێک قەدیمەنیەوە شەوەیەکە لە خەباتی تێکەڵ چێشکردنی خەباتی ڕۆژنامە نووسی و جەماوەری پل ئەوروپاش ئەو حاڵەتە زۆرە هەتا لە بواری ڕۆژنامەگەری مۆدرن دەیان جار مەسوولەکان لە سەجادەی دەگرن و قسەیان لەگەڵ دەکەن و ڕەخنا لێ دەگرن و بازان دڵخۆشیشی دروست کردە لە بۆ زۆر بەتان وەکو شتێکی گاڵتەجاریشی لێ ئاتی کە بەرپرس بە 20 سەیتەرە نایگەیە ئەوەی پرزگا یان ئەوەتە خۆیان پێئیلاها لە تەلەفۆن ئێمە پێناسەی حەقی خۆیان دەکەین و هەر کەسێک هەندێک کەس هەن ڕەخنە لە ئێمەمانان دەگرن ئەوە شتێکی ڕۆژنامەگەری نیەوە کاچ خۆم خۆ خەباتین گۆشتیارە بەرە بوومتان دیارە دوای گۆڕۆپانە کۆندە گەورەی وەرە تو لە ئێمە باشتر بکە وەرە لە ئێمە باشتر بکە بەس لەوە حیزانەتر هەیە تۆ نەوێری هیچ بکەی بەڵام هەریەکێک جوڵەیەکی کرد 1500 ڕەخنەی لێبگری وەرە مەیدان وەرە هەوڵ بدەن سەرودڵێکی ئەو بەرپرسانە بگرن سزایان بدەن ڕسوایان بکەن پێیان بڵێن ئەوەی دزی دەکەن تاوانی دەکەن هەتا لە ژیاندانە وە کە مردیشی وە بکەنیم سنجاریان بالێ بکەین بارهاڵ هاوڕێ مەلا بەختیار فەریدون سالار ئەو کوڕە چاو ئەوەی زۆر چاخوا لێ دەکاتەوە قسەی کەس لە دایک نەبووە ئەوی ئەزێتی کورد بە سەردار عەبدوڵڵا ئەو مەجموعەیە پارتی وکو مرتەزەقە بەکاریان دەینی لە میدیاکانی دێن ئەوانە سەردەمانێک تا سەر ئێسقان دژن پارتی بوون و هەزاران کەسیان بە کوشتندا بڕوا بکە ئەو مەلا بەختیارە من یەشێک لەو پێشمەگە دەرنەوتی لە هەفتانەوە کە تەرمی مەلا مستەفا هاتەوە لە شنۆ یەشێک لەو کەسانە بوو خۆی ئامادەکرد بچی لە ناو تا ئەوەیە پرسەکە ناشنەکە تخریبات بکەن بڕوان پێ بکەن یعنی ئەخلاقیە ناتوانانی ناو بدەیت بەڵام بڕ برسنشێتی مەجموعە کەسی وا مخەڕبی ڕەوان کرد بوو کە بچن لە ناو ئەوەی بکەن یەشێک لەوانە مەلا بەختیار بووە هەزاران جەریمەیان کرد جیلێکیان پێڕاگەیان کەسی سەرە بۆ من بە شانوباڵی پارتی و مەسعود بارزانی هەڵدەدەن کاچ خۆم مەچوو شەڕی بکەوە چی کۆن بەڵام ڕێز لەو شەیدانە بگرە بە کوشتان دەدوێ ئەوانە کۆلەکەی گەندەڵی لەو نیشتیمانە بەهەرحاڵ بۆیە لەو ڕوانگەم فۆکس لە سەریان دەکەم بەجددیمە مەلا بەختیار ناوێری هەر بگری فەریدون ئەوە ئێستا بیبینن تەلەفۆنی لۆ دەکەم لە ترسان دایتە ژنەکەی لە تەنیشتی سەیری گفتوگۆ سلسانیەکە بکەن بزانە چەند دەترسێ و چۆن لە تەنیشتی ئەوانە ویان لێ هاتیە ژنیان کردە قەڵغان خۆ سکرتێرەی نییە ژنێتی تحقیق دەکەن لەبەر ئەوەی لە کونی خۆیان دەپرسن بەهەرحاڵ جێ لەو دەنگە ڕابگرین فەرمو هەر بەخۆم ئەلێرە لە بۆتان بڵاو بکەم بزانن ئەو فەریدونەی کۆن کەس نیان دەوێرە گفتوگویان لەگە بکە ئێستا چەند زەبان بوونە ئەخە فەریدونەک داهێنەری هێنانی قومار و وتێری سلێمان پاڵاس هەموو خەڵکی سلێمانی دەزانی فەریدونەک یان 1 ملیۆن دۆلاری یەکێتی کەس نازانی چ لێ کرد کورکاکە 200,000 دیناری لە شاخەم لەسرم بڵاو کردەوە برد ئیلا دەیان فەسادی کرد ئەنتی ماڵی بارزانانی بۆ ئێستا ڕۆشان و باڵی کاک مەسعود بارزانانی هەڵدەدەن چێ لە ژنەکەی ڕابگرن بزانە چ دەڵێ کو جواب بداتەوە سڵاو فەرمو دەتوانمە کاک فەریدونی قسە بکەم کێم بڵێستم نامتوانایە ئەتوانی باشتر خۆت بناسیێنی وەڵام نامتوانایە خۆ فاسڵیان سەرچاو فەرمو
دەرسنۆک